کردستان بچاوین روزنامه‌وانکی بیانی. سال 1968 روزنامه‌وانکی تلویزیون سوئد که به اصل خو کرواتیه هنک زانیاری د درباره کردان ده پیدا دکه و بریار خود ده که بچه کردستانه. د درباره جیانا کردان و شورش ایلول ده رپورتاجان آمده بکه و لأوروپا بلاو بکه. چتش دکاره بهله کوینگره کی جوان وکه نیکولا مایستروویچ کو کارمند تلویزیون سوئدی بو دست کار خبر ده دست جیانا آرام و خوش لسوئد برده و بری خوب ده ولاتین دور جیانا زحمت و تجاه مترسین بری خوب ده ولاتین بیانی زمان نناس کلتورین جواز و ناوندین شر. Väldigt viktig del av mina livserfarenheter som har präglat mig väldigt mycket. Jag kanske glömma, jag har varit på بەشێکی زۆر لە ئەزمموی ژیانی من لەگەڵ کوردەکان بوو. من سەفەرم بۆ زۆر لە وڵاتانی جیهان کردووە. بەڵام جێگەی ئەوان وەک ئەوەی کە جێگای کورد و کوردستان لە دڵمدا ماوە نەماوە. تێکەڵاوی من لەگەڵ کورد و کوردستان تەنیا بە مەبەستی کار نەبوو. بەڵکو هەست و ژیان بوو. کەیف و خۆشی و خەمگینی بوو. من ئەو خەبات و تێکۆشانی ئەوانم لەگەڵ خۆمدا بەش کرد. خواردن و بێخەوی. کورد و کوردستان بوو بە بەشێک لە ژیانی من. لەو کاتەشدا من لەسەر ئەو باوەڕە بووم کە ڕۆژێک دێ کورد بە مافەڕەوەکانی خۆی بگات و ئەوەشم دەزانی کە ئازادی و سربەخۆیی تەنیا خەون نییە. وێنەگەرێکی جوان کو بێ ڤیانە خۆ وڵاتی خۆ کرواتیا بجێ دەهێڵە هێڵان دکە تا دگەهێژە سوێدە. När jag flydde från dåvarande Jugoslavien 1958 ساڵی 1958 من یوگۆسلاڤیان بەجێهێشت و چوون بۆ پاریس. بۆ منیش و بۆ زۆر کەسی دیکەش چوون بۆ ئەمریکا خەون بوو. پێش سەفەرەکەم ڤیزام وەرگرت. هەر لەوێ کچێکی سویدیشم ناسی و دڵم گیرۆدەی ئەو کچە بوو. هەر بۆیە پێکەوە هاتینە سوید و لێرە ماینەوە و پەشیمان نیم لەوەی لێرە ماومەتەوە. ji ber ku bixwe li welatekî çiyayî dayîk bûye zehmetiyên jiyanê dîtine birçîbûn, serma, bêxewî, tirs û şer dîtiye û ji wir jî koçber bûye.
دکتۆر سەلاحەدین ڕاستکەلدی یەک و ساڵە 1948 هاتبوو سوێدێ پرتوکێک di derbarê jiyana Kurdan da nivîsî bû. Ew pirtûk dikeve nav destê Maestrovîç û têkiliyên wî li Swêdê bi ciwanên Kurd re têne girêdan û hinek zanyarî li ser Kurdan werdigire. 1967 kom ut en bok. ساڵی 1960 کتێبێک چاپ و بڵاوکرایەوە بە ناوی شەڕی لەبیرکراو. کاتێک ئەو کتێبم خوێندەوە گەیشتمە ئەو باوەڕە کە من دەبێ بڕۆم بۆ کوردستان. لەوێ هەر شتەوە کە من پێشتر ئازاری دابووم هەبوو: ناعەدالەتی، چەوسانەوە، پێشێلکردنی مافە بنەڕەتیەکانی مرۆڤ. بە کورتی دەتوانم بڵێم من ژیانی مناڵی خۆمم لە ژیانی کوردەکانەوە ئەبینی. لە ساڵی 1960 من لە LM Ericsson کارم دەکرد. بە شوێن کەسێکی کووردا دەگەڕام بۆ ئەوەی بتوانم لە ڕێگەی ئەوانەوە بچمە کوردستان. هەر بۆیە ناوی عومەری شێخموس و جەمال عەلەمدارم پەیدا کرد و لەگەڵیاندا بووم بە هاوڕێ. و ئەف دۆستانیامە دگەل نیکۆلادا بوو سەبەبێک و ئینترسێکی زێدە نیشان بدە و هەرە کوردستانێ. هەرە کوردستانە عێراقی و ناوشۆڕەشێ و وێ چاغێژی گشا داڵستاندنا مەگەلێک باش بوو دگەل سەرۆکتیا شۆڕەش و هەڤالێ پارتی دموکراتی کوردستانە عێراقێ. دکتۆر مەحموود جارێکی هاتبوو ڤرا، کاک ئەسمەت شەریف بناوێ شۆڕەشێ هاتبوو ڤرا و کۆمیتاک سویدیژی هەبوو ji xwe re digot Svenska Kurdkomîtên yanî Komîta Swîdî ji bo Kurdan got di sala 63 de hatibû damizrandin û livgê Tanberî wê çaxê serokê wê bû. Lê berî wî Madam Märta Hansson seroktiya ew ê dikir diger rehmetiye Dr. Selaheddîn Rastgeldî ji Kurdistana Tirkiye. got doktor bû di sala 48 de hatibû Swêdê û sala 66 çû Kurdistanê û kitêbek jî li ser Kurdan nivîsand got bi Swêdî belav bû. Ji ber wê ya Nîkola êdî pir bi xwastekî bihêz dawe li me kir got em alîkariya wî bikin û ew bû ku min û kak Cemal Alemdar me danûstandin bi Dr. Mehmûd re kir û bi hinek kesê dî di nav şoreşê de û mekarî bû got em biriya Îranê wê bişînin Kurdistana Iraqê. Ew ku tê bîra min. Nîkola dixwaze ji Swêd derkeve û berê xwe bide cîhanê. Bawerî li bawî heye lê hîn xurtir dibe ku bi objektifa kameraya xwe dikare gelek karên pîroz bike. Dikare bibe peyamberê gelên bindest bo civaka miletan. Dikare bi şêweyekî çalak beşdarî pêvajoya jiyaneke baştir û bi rûmet bibe. ئەو کاتە وڵاتی سوید وڵاتێکی زۆر کراوە نەبوو. بۆ سوێدەکان کێشەی وڵاتانی دوور هێندە گرنگ نەبوو. هەواڵنێرەکانیان نەدەچوونە ئەو وڵاتە دوورانە. کەسێکی تورک هەبوو بە ناوی کارابوودا. ئەو ژنەکەی پێش لە ئێمە چوو بوون فلیمیان گرتبوو. من بڕیاری خۆممدا بوو کە دەبێ بڕۆم بۆ کوردستان. بەڵام پارە و کامێرا و ئۆتۆمبیلم پێویست بوو. من و دوو لاوی سویدی پێلێ و ڕۆلاند بڕیارماندا کە پێکەوە هاوکاری یەک بکەین بۆ زیاتر کارکردن و کۆکردنەوەی پارە بۆ ئەوەی پرۆژەکەمان جێبەجێ بکەین. تەلەفۆنم بۆ سەرۆکی فابریکی ڤۆڵڤۆ کرد و بەرنامەکەی خۆمانم بۆ باس کرد. ئەوانیش بەپێی داخوازیەکەی ئێمە ئۆتۆمبیلێکی جێبی لەشکریان بۆ ئامادە کردین بۆ ئەوەی بەرامبەر بە گەرمای کوردستان خۆڕاگر بێت. ئەو کاتە بە 14,000 کڕۆنمان کڕی. هەموو پێداویستیەکانی خۆمان ئامادە کرد و خۆمان ئامادەی سەفەرەکەمان کردبوو. ئەو کاتە من لە تەلەڤیزۆنی سوید کارمە کرد.
با اتومبیلا خویا تایبت نیکولا مایستروویچ و دو هفکارین وین سویدی سال 1968 بری خود ددن کردستانه جبو هنک آلی جیانا کردانا روزانه ببینن و بکاربن لسر روشا شورشا کردستانه بو خواهینه که درست بکن و وینه بگهین دزگهین راگهاندنه و رایا گشتی یا جهانه. نیکولا مایستروویچ و حوالن وی دید باکور کردستان را درباسی ایرانی ببن و جوهر بچنه باشور کردستانه. لیجبو دیتن و برهفکرنا زانیاریان ده درباره بمپیکرنا مافیم بنگهیین کردان ده لباکور کردستانه چوساندن بچاف سری خود دیتن. Och så åkte vi så småningom. چەوسانەوە لە ژێرپێنانی کەسایەتی کوردەکان لە تورکیا زۆر بەرچاو بوو. لەبەرەوەی کە ئێمە بە خاکی تورکیادا چووبووین بۆ ئێران لە ناوچە کوردنشینەکان لێواری ڕێگاوبانەکان پڕبوون لە ئۆتۆمبیلی لەشکری. ئێمە بووینە میوانی هەندێک لەو خەڵکانەی کە لەو گوندانی دەوروبەر دەژیان. لەو سەردەمەدا کاتێک کە دنیا تاریک دەبوو ئیدی هاتوچۆش قەدەغە بوو. قسەکردن بە کوردی قەدەغە بوو. ناوی کوردی قەدەغە بوو. من ئەو کاتە تێگەیشتم کە سیاسەتی دەوڵەتی تورکیا لە بەرامبەر کوردەکاندا هیچ نەگۆڕاوە و باشتر نەبووە. نیکولا مایستروویچ و هەڤالên wî digihêjin Tehranê serdana balyozxaneya Swêdê dikin, armanca serdana xwe ji wan re aşkere dikin, otomobîla xwe li bawan dihêlin û hewil didin ku têkiliyan bi nûnerê partiyê re deyînin ji bo ku diriya wan re biçine Kurdistanê. Och så kom vi så småningom till Teheran och ئێمە گەیشتینە تاران. ئێمە لە سویدەوە ناونیشانی نوێنەری پارتی بەڕێز منگۆڕیمان لەگەڵ خۆمان بردەبوو بۆ ئەوەی هاوکاریمان بکات. بەڵام ئێمە نەمانتوانی ئەو پەیدا بکەین. دیارە پێم وابێ نەیوێرا بوو کە خۆی پیشانی ئێمە بدات. دوای 2 هەفتە تەلەفۆنم بۆ جەمال عەلەمدار کرد کە ئەو ناونیشانێکی دیکەی پێدام. کاتێ چووینە ئەوێ زۆری پێنەچوو کە بەڕێز منگۆڕی هاتە ئەوێ. پشتی ماوەیەکی لە Tehranê têkiliyên wan serraz dibin û dibine mêvanê xanima Serokê Komara Kurdistanê Qazî Mihemed. Så småningom förstod vi att det var änkan till den första presidenten i Mahabad-republiken. پاش تێپەڕبوونی کات وردە وردە هەستم کرد کە ئەو ماڵە ماڵی خێزانی قازی محەممەد سەرۆک کۆماری کوردستان بوو. ئێمەش میوانی ئەوانین. بە کورتی ئەتوانم بڵێم کە ئیتر کارەکانمان زۆر بە خێرایی چوونە پێشێ. پشتی vê hevdîtinê otomobîla xwe li wir dihêlin, Nîkola Maystrovîç û hevalên wî yên Swêdî li gel rêberên xwe li otomobîlekê swar dibin û berê xwe didine Hacı Ömeran. Det vi först kom till det är Hacı Ömeran. یەکەم جێگا کە گەیشتین حاجی ئۆمەران بوو. هێدی خەڵکەکەمان ناسی. من لەوێ بوو کە مەحموود عوسمانم ناسی. لەبەر ئەوەی کە ئینگلیزی و فەڕەنسی دەزانی زۆر کاتی خۆشمان پێکەوە تێپەڕان. ئیدی ئێمە دەستمان بەکار کرد. دیارە ئەوەش بڵێم کە فاریز باواشم ناسی. ئەو پیاوێکی ڕێک و پێک بوو. لە هەر بارودۆخێکدا بووایە جل و بەرگەکانی خاوێن و ڕدێنی تاشراو بوو. ئەو جەنتڵمەنێکی کورد بوو. Ev yekem serdana Nîkola Maystrovîç bû. Di vê serdanê da xwestibû zanistên xwe yên tîyorî ji pirtûkan û ji xwendevanên Kurd li Swêdê di derbarê şoreşa Eylûlê de û her wiha di derbarê jiyana rojane li Başûrê Kurdistanê de rastiya jiyanê bi şoreşê re, bi pêşmergeyan re û bi xelkê Kurdistanê re di praktîkê de bibîne. Asteya piştgiriya xelkê ji şoreşê re bi çavê serê xwe bibîne, demeke baş di nav van de be û bi kameraya xwe van tiştan tomar bike. قەت باوەڕ نەتکرد کۆ شۆرەشێکی وەلێ فراه و پێشکەتی لە کوردستانی هەبە ما زێدەتر خۆست کۆ ئەم بە وی ڕەنگی بزانە بن کۆ شۆرەش چه ئاستیدایە و چقاسی ناف خەڵکێدا خۆشەویستە و چقاسی بەرفرەیە یادی بڕیاوان ئەم کارە بن ئێدی بەرنامە لە دنیای لە وڵاتی دینجی بێ بەلافکردن لێ نیکۆلا گوچوو زواب زانم دەما شەڕێ هەندرێندا بوو ئەو دەم باش نایە بیرا من لێ گێڤەگەریا تەبی لورا پێشمەرگە ئەو باش گەڕاندن و لە هەموو هەرێما کوردستانی گەڕیا و گەلێک شەڕ دیتن حتا ئەو دەشتێ هەولێری ژیە و بربوون
كولورا فارس باور ناس كربو جفاجريا هناك انترفيو جي كربون دقال سروك برزاني دا ودقال سروك تياش ورشة دا برنگي كي برگرم بو دوستي ملتي كرد وجبرويا جي تم دخست كو جاري كي دم بچا جفاجريا بيگومان دقال مدا دي فيلم نشاني مد دانو پر بگرمي ام بون دوستي گلك نزيك دقال وان حوالي كردي قول برادا بتايبتي دقال كاك جمال علمدار ومن دا و ام تيكلي هبون يعني برنگي كي شخصي جيم گلك تيكل بون گلك سردانا هفدود كير ادي پاشويا بو دوستي كي گلي كي نزيك ملتي كل هر دمك يعني دچو هر جيه كي بحثا كردات كير پشتفانيا كردات كير بحثا شورشت كير پشتی کدگیج حاجی عمران گلک پیناچه تاکو سروک شورش ایلول مصطفی برزانی دشینه پیوی. که دنیا هجان که دولاب گران که دنیا هجان که دولاب گران او برزانی که کراب و شرکشان او برزانی که کراب و شرکشان کرد هاتن بدور به کتک و زور کرد هاتن بدور به کتک و زور رجاند خوی نصور برزان للاشکار رجاند خوی نصور برزان للاشکار که دنیا هجان که دولاب گران که دنیا هجان که دولاب گران او برزانی که کراب و شرکشان. Och jag var bjuden på lunch hos Mustafa Barzani. مستەفا بارزانی دەعوەتی کردم بۆ نانی نیوەڕۆ لەلایەکەوە ئێمە دانیشتین لەلایەکی دیکەشەوە مەلا مستەفا و ئیدریس و مەسعود بوون ئەو کاتە مەسعود تازەلاو بوو مستەفا بارزانی کەسایەتێکی کاریزما بوو هەندێشت لە کەسایەتی ئەودا هەبوو کە لەلای کەسایەتیەکی دیکە نەبوو زۆر پێی خۆش بوو کە زانیاری لە ئێمە وەربگرێت زانیاری لە پەیوەندی لەگەڵ سوید دەنگدانەوەی شۆڕشی کورد و ڕوانگەی سوید لە بەرامبەر دۆزی کووردە منیش بۆم باس کرد کە سویدەکان هیچ شتێک لەسەر کورد نازان و تەنانەت منیش بۆ خۆم هیچ کات ناوی کوردەکانم نەبیست بوو پێش ئەوەی کە کتێبی ڕاستگەڵدی بخوێنمەوە چاوپێکەوتنی من لەگەڵ مستەفا بارزانی گەلێک جار دووبارە بوو لە بیرمە جارێکیان هەوڵیاندا بوو کە بارزانی تیرۆر بکەن من ئەو کاتە چووم بە فلیم تۆمارم کرد پارچی لەشی مرۆڤەکان و خوێن لەسەر دیوارەکان ئێستاش لەبەر چاو من دیار بوو کە دوو جانتای تەقەمەنی بوون کە جانتایەکیان نەتەقی بووە من ئەو ڕووداوەم کردە فیلم و بەڵگە ئێرە دەنگی کوردستانی عێراقا هاوڵاتی خۆشەویستەکان لایزگەی دەنگی کوردستانی عێراقەوە سڵاوێکی شۆڕش جێرانەتان پێشکەش دەکەین و دەنگ و باسی ئیمڕۆی شۆڕشە پیرۆزەکەمان یەکەم هەواڵ لەم دەنگ و باسەدا لە بەتالیۆنی سێی سوورداشی هێزی ڕزگاریەوە یەکێک لە مەفرەزەی پێشمەرگە قارەمانەکانمان لە بەچکە شێرانی کوردستان لە ئێوارەی یانزەی حەفدە و لە نێوانی سەربازگەی تاسلوجە و سەربازگەی سەلامی نزیک شاری سولەیمانی میلەتەکەمان ئەمڕۆ تاوی بڕیوەتە دەست و تفەنجیەوە ئێوەش قارەمانانە ئاڕاستەی سنگی دوژمنانی بکەن و بارتی دێتە بەردەستان لێیان دەن
لێیان دەن و دەستیان لێمە پارێزن بڕۆن بۆ پێشەوە ئەی پێشمەرگە قارەمانەکانی کوردستان لە ژێراڵای پارتیە پێشرەوەکەمان پارتی دیموکراتی کوردستان و سەرکردایەتی سەرۆکی خۆشەویست و سەرکردەی گەلی کوردی دلێر مستەفا بارزانی سەرکەوتن هەمیشە بۆ شۆشە پیرۆزەکەمانە مردن و ڕوڕەشەی و نەمان بۆ دوژمنانی کورد و کوردستان. Ja, det var lustigt, den här killen på radio. Han var född för det jobbet. لاوێکی زۆر دەلال بوو دەتگوت خوا بەس بۆ ئەو کاری خۆڵقاندووە. من فیلمم گرتووە کە چۆن پێشمەرگەکان ڕادیۆیان بەجێی خۆیانەوە ناوە و تاوەکوی گوێ بۆ هەواڵەکانی شۆڕش بگرن. من لە دوو قۆناغ ئەو برادەرەم ناسیوە قۆناغ پێم 67 بوو. من ئەو کاتی بە ئیجازە چوومەوە دەشتی هەولێر لای پێشمەرگەکان مەسیرەی دوور و درێژی پێشمەرگەکانی دەشتی هەولێرێک کرا ئەو کات ئەوان فیلمبەرداریان کرد. قۆناغی دوام پێم وایە سەرەتای 74 بوو کە شەڕ بوو لە لوتکەی ئاگرباران بوو ئەو لەگەڵ ڕەفیقەچکەی هاتبوون دیسان هاتە رادیۆ دەنجی کوردستان و مرۆڤ کە بیر دەکاتەوە لەو کامێرەمان و لەو ڕۆژنامە نووسانەی لەوان سەردەمی سەخت و دژواردا داهاتنە کوردستان بە حەقەت دەبی پێ لەو ڕاستیە بنێن کە وەک ئێستا نەوەی ئێستا دەڕێن لە ڕێگای کامێرەوە کۆڕە و بە دنیا ناسرا ئەو کاتیش ئەگە ئەو ڕۆژنامە نووسانەی هەندەران نەبان ئەگەر ئەو ڕۆشنبیرە مرۆڤ دۆستانە نەبان کە لە ئەوروپاوە دەیان سنووریان دەبڕی و خۆشیان تووسی دەیان خەتەر دەکرد بۆ ئەوی بێن لە کوردستان وێنەی پێشمەرگە بگرن و بە فلیم چالاکیەکانی پێشمەرگەی نیشانی خەڵک بدەن لە دەرەوە بۆی ئیسپاتکەن کە لە عێراقێکی دیکتاتۆردا لە عێراقێکی پڕ لە زلم و ستەمدا گەلێکی ژێردەستەیە بە ناوی گەلی کوردستان ڕاپەڕینەوە و داوای مافەکانی خۆی دەکات. Di vê serdانê de Nîkola Maîstrovîç gelek caran li gel Îdrîs Barzanî, Dr. Mahmûd Osman û kesayetiyên din yên di şoreşê de civiya bû. Seroketiya şoreşê hemû asankarî bo Nîkola Maîstrovîç peyda kiribûn ji bo ku armanca serdana wî cêbicê bibe. Nîkola Maîstrovîç bi Kurdan re jiyana rojane kir, bi xemgîniya wan re xemgîn bû, bi giriyê wan re giriya û di şahiyên Kurdan de bi wan re şabû. خاجي كردستان جمرة ببرا خالك كذا جرام بريس بيك كذا خاجي كردستان ويبرا من جوا ببرا أو رواد السلماسيني وعسكري سلامي سباب من جدو بان جبل خانة شرقي مثلو زاكريني تارام بريس بيوات ودانا سرا
Ja, det var märkligt. Du vet hur det går. ئاهەنگی ژنهێنانی کوردان لەلای من شتێکی زۆر سەرنجڕاکێش و عەجیب بوو. دیار بوو کە ئەوان زۆر لە دابوونەریتەکانی باو باپیرانی خۆیان پاراستووە. ئەو جارە من لەگەڵ ئەوان شایی و دیلانم نەکرد. شەرمم دەکرد. بەڵام جارێکی دیکە کە هەموو پیاو بووین و ڕۆڵاند و پێلێش بوون لەگەڵ پێشمەرگەکان شایی و دیلانمان گێڕا. نیکۆلا مایسترۆڤیچ ji nêzik va şopand ku Kurd bi biryarên azadiyê bidestxin. Wî şopand bê Kurd çend amade ne ku jiyana xwe ji welatê xwe re bikine qurbanî. Amade ne bimirin ji bo jiyanê. بلاتي بيد صلاتي هيزروي نبي بركم صد مرقصاتي مرو بدلي بجي خوش يا بركم بمري بخوي وبردي ولاتي ثم يجيب ومردان بمرابويا تشون قزان زكاي بركام تنكيز يا لزري زنجير دلتنا للزيبي والبول الشاو نوقو جيان هلا وراسك بانجدك يا غلام. دانشن هستن دانشن هما درسي خو كريتو ادوني ها الله دانشن هما كريتو هما شنوسيتو باشا 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 تەوی هەموو زەحمەتیان ژیانە ڕۆژانە برێڤە دچە و گەل پشتگیرییا شۆرەشێ دکە. خەڵک کاری خۆی ڕۆژانە دکە، پێشمەرگە شۆرەشێ برێڤە دبن، زارۆک دچنە دبیستانان یان کو دبیستان نەبن، ئەو لەبەر دیواران و هەردەم دبن مەترسینا بۆمبەبارانکردنێ de xwendina xwe dikin. û li gor îmkanên wê çaxê jî sîstêmeke dadwerî hebû. هاتشي راسته لم قزيده اوالم دروناك باش بنوسه برسياريا كم Ja, jag förstod inte riktigt vad som... لەگەڵ ئەوەی کە ئێمە متەرجمیشمان هەبوو، بەڵام دیسان من لە زۆر شت تێ نەدەگەیشتم کە لە دادگایەکدا باسی دەکرا. بەڵام لەسەر یەک متەرجیمەکە هەندێک شتی تێگەیاندم.
من نازانم کە دادگاکە تا چ ڕادەیەک عادڵانە بوو بەڵام نابێ مرۆڤ ئەوەشی لە یاد بچێ کە ئەو دادگایە لە ساڵی 60ەکاندا بوو تەنانەت ئەگەر پارتیش ویست بای کە 100% هەموو یاساکان دەبێ عادلانە بەڕێوە بچن بەڵام هەروەکو خۆشتان دەزانن لەناو کوردەکاندا هەندێک یاسای نەنووسراو هەن کە تا ڕادەیە کاریگەریان لەسەر ژیانی خەڵک هەیە لەو سەردەمەدا و لەو بارودۆخی ئەو کاتەدا بۆ مرۆڤ جێگەی شانازی بوو کە هەندێک دام و دەستگا هەیە مرۆڤ دەتوانێت قسەی دڵی خۆی بکات و پارێزگاری لە خۆی بکات دوێ ڕەوشە خراپدا چاوە مرۆڤ دکاری زارۆکان بشینە دبستانێ چاوە پرۆسەیە فێرکردنێ دکارە برێوە بچێ گاڤک و مرۆڤ هەردەم دبن مەترسینا ئێریشا باڵەفرین جەنگی دەبە لێ دیسا ژی خوێندن برێوە دچوو روش باش بابا روش باش بابا روش باش نسرین روش باش نسرین بابا بابا ئەوە أروي منيش بيم نسرين إستا أروم بو سر واتشا كو ر كر د اس تا Kurdistan. Alltså det är en bild, den jävlar, alltså förlåt. Alltså jag ser genast den. ئەو کاتانم لەبەر چاون خانووی لە قوڕ دروست کراو باران منداڵ لەبەر سەرما هەڵدەلەرزین پێڵاوەکانیان پیس و قوڕاوی هەمووی لەبەر چاوم ون نابن نازانم ئایا ئەو منداڵانە تێر بوون یا برسی زۆر بۆم گرنگە بزانم کە مرۆڤ چۆن دەتوانێت لە بارودۆخێکی ئاوادا پرۆسەی خوێندن بەڕێوە ببات من دەڵێم ئەو منداڵ و مامۆستایانی کە ئەو کاتە قارەمان بوون ئەو منداڵانە ئێستاش لەبەر چاومن و دڵم بۆیان دێشێ نیکۆلا مایسترۆڤیچ gelek caran serdana Kurdistanê kiriye di her serdanekê de pir caran nêzîkî mirinê bûye lê qet nehatiye serê wî ku paş ve vegere ew duwê bawerî de bû pêşmerge amade ne xwe bidine kuştinê ji bo jiyana wî biparêzin جارێکیان ئێمە خەریک بووین بە ناو چیاکاندا بچین بۆ ئێران هاوڕێیەکی وێنەگری سویدی نەیویست بچێت دەیگوت ئەگەر هێرش بکرێت ئەوە کوردەکان ئێمە بەجێ دێڵن و هەڵدێن و ئێمە دەکوژرین پێش لە ئێمە ڕۆژنامەوانێکی ئەڵمانی لەگەڵ پێشمەرگەکان بەو ڕێگایەدا هاتبوون دەیگوت کاتێک کە ماندوو دەبوو پێشمەرگەکان ئەویان لەسەر پشتی خۆیان دادەنا و هەڵیان دەگرت بە هاوڕێ سویدیەکانمی گوت کە ژیانی ئێوە لەناو پێشمەرگەدا لە ژیانی ئێوە لە سوید زۆر ئاساییترە کوردەکان خۆیان بەکوژ دەدەن بۆ ئەوەی ژیانی ئێوە بپارێزن Rewşên xeternak yên ku Nikola Maistrovîç têra derbas bûbû dihêştin ku filmgirtin di nav şoreşê de ji bo wî ne tenê erkekî pîşeyî bû wî xwe hest dikir ku beşek ji vê şoreşê ye Galalla hade de en kanon antiairkraft زۆر جاران ئێمە لە مردن نزیک بووینەتەوە ئێمە لە گەڵاڵە بووین بۆ ئەوەی فیلمی شەڕ بگرین متەرجیمەکە بە منی گوت هاوڕێکی پێشمەرگە بەڵێنی بەکچەکەی هاوڕێی داوە کە فڕۆکەیەکی دوژمن بخاتە خوارێ ئەوی دیکەش مانگایەک وەردەگرێ ئەگەر فڕۆکەیەکی دوژمن بخاتە خوارێ بەڵام جارێکیان فڕۆکەیەکیان هەویشتە خوارێ و ئێمە چوین فیلممان گرت پیلۆتەکان کوژرا بوون بەڵام من بیستم کە شۆڕش کە سوکاری ئەو پیلۆتانەی بانگهێشتی کوردستان کردبوو پارەی پێدا بوون ئەو شتانە و زۆر هۆکاری دیکە لەو بابەتە وایان دەکرد زیاتر بە کوردەکانەوە گرێ بدرێم من بە چاوی خۆم بینیم کە چۆن گوندەکانی کوردستان بۆمباران دەکرێن چۆن ماڵ بەسەر منداڵ و دانیشتواندا دەڕوخێت و دەسووتێنرێن من بە چاوی خۆم دیتم و بە کامێرەکەی خۆشم فیلمم لێ گرتووە کە چۆن کوردەکان دەربەدەر دەبن و دەچوونە ناو ئەشکەوتەکان دەژیان و بە برسێتی ئیتر منیش بووم بە بەشێک لەو پیڤاژۆیە من زانیم کە ئەو کارێئی منە و دەبێ بیکەم من نەمدەتوانی ئەوان جێبی هەڵم هەر بۆیەشە زۆر جاری دیکەش گەڕامەوە بۆ کوردستان Divê serdanê de wa lê hatibû ku Nikola Maistrovîç di nîva şoreşê de be di şahiyên Kurdan de kêfxweş bibe di şikestinên wan de xemgîn bibe û bi giriyê wan re bigirî kommer ihåg en man kom
لەبەر چاومە ئەو کاتی کە پیاوێک کاتبوو تەرمی کوڕەکەی بباتەوە. کوڕەکان کوشت بوو، تەرمەکان فڕێدا بوو. تا ئێساش ئەو دیمەنە لەبەر چاومە. جگە لەوەی کە کوڕەکەشی کوژرا بوو، ئەو هەموو ڕێگایەشی بەناو ئەو دارودەوەنەدا بڕی بوو تا بگاتە تەرمی کوڕەکەی و پاشانیش دووبارە ئەو ڕێگایە ببڕێت و بەو تەرمەوە بگەڕێتەوە گوندەکەی خۆی. جارێکیش جاران تیما پزیشکên Bêsînor ji hikûmeta Iraqê moletê werdigire dê di cihekî re derbas bin ku dibin kontrola rejîma Iraqê de bûye. Tîma Nikola Maestrovîç bi 2 otomobîlan didine peywan, peyamnêrekî Swêdî, wênegirekî İngilîzî û Maestrovîç di otomobîlekê de bûn û diyadin da pêşmerge bûn. Digihêjin newalekê dê rûbarê bibirin û otomobîla wan di nîva rûbarê de vedmire. Bilez û bez otomobîla xwe pê dixin û rûbarê dibirin. Lê ji gelek aliyan ve dibine armanca gulebaranê. Samtidigt var Läkare utan gränser där och det har ju filmat när de opererade folk och det var väldigt fint faktiskt hos Qasem Loumi. کاتێک پزیشکانی بێسنوور عملیاتیان دەکرد، من فیلمم لێ هەڵدەگرتن. ئەوان کاری خۆیان تەواو کرد و هەستان بچن. ئەوان ئیزنیان هەبوو کە لە ناوچەی کە شەڕی تێدا بوو دەرباز ببن. بەڵام ئێمە ئیزنمان نەبوو. ئێمەش بڕیارماندا کە لەگەڵ ئەوان بچین. تا بەڵکو لە ڕێگەی ئەوانەوە ئێمەش دەرباز بین. ئێمە بە هەردوو ئۆتۆمبیلەکەی خۆمانەوە گەیشتینە ڕووبارێک. لە ناوەڕاستی ڕووبارەکەدا ئۆتۆمبیلەکە کوژایەوە و زۆر هەوڵمەندا تاوەکو بەڕێکەوتەوە. کاتێک کە ئۆتۆمبیلەکە لە ڕووبارەکە دەرباز بوو، ئەو کاتە تۆپباران بەسەر سەرماندا دەستی پێکرد. دیارە عێراقیەکان ئێمەیان خست بۆ ژێر چاودێریەوە. هەر بۆیە کاتێک کە لە ڕووبارەکە دەرباز بووین، ئێمەیان تۆپباران کرد. لەلایەکی قەراغ ڕێگاکەوە کۆمەڵێک بەرد هەبوون. دیار بوو کە تۆپەکان لە کۆمەڵە بەردەکەیاندا ئەگەر لە ئۆتۆمبیلەکەی ئێمەیاندا بە ئەوە پارچە پارچە دەبووین. دیارە ئێمە ڕانەوەستین و هەر درێژەمان بە ڕێگاکەماندا. Di heman serdanê de Nikola Maestrovîç farisbava dinase û bûyîre li gelek deverên Kurdistanê digere. Hêzên rejîma Iraqê li dûrûbera Kerkûkê cîkirî bûn û nêzîkbûn ji wan deran cihê metirsînên mezin bû. Lê farisbava hes dikir ku dilê Maestrovîç dixwaze nêzîkî Kerkûkê bibe û wêneyên bîrê neftê bigire. Det var med honom som jag åkte till, vi gick till Kirkuk. ئێمە لەگەڵ فارسباوە چوین بۆ کەرکووک. لەبەر ئەوە کەرکووک گرەیەکی زۆر گەورە بوو لە تێکۆشانی کوردەکانە. من دەمزانی کە چۆن کوردەکان لە کەرکووک دەخەنە دەرەوە و دەریان دەکەن و عەرەبەکان دێنە ناو کەرکووک. من دەمیز بە چاوی خۆم بیبینم و فیلمی لێ هەڵگرم. ئەوەش بکەمە بەڵگە بۆ داهاتوو. فارسباوە وتی چۆن بۆ کەرکووک زۆر مەترسیدارە و لە دەوروبەری کەرکووک 5 ئەڵقی گەورە لە هێزەکانی سوپای عێراق هەیە. لەگەڵ ئەوەشدا دیسان فارسباوە خەونەکەی منی جێبەجێ کرد. من وێنەشم لە بیرەنەوتەکانی کەرکووک گرت. Divê serdanê de yek ji wan aliyên ku Nikola Maestrovîç ronak kiribû, ew bû bêçawa pêşmergeyan bi xwe û bi alavên xwe yên nehn de pêşketî narincok çêtkirin. De gjorde de här handgranater från vattenrör. Någon slags rör som de... نارنجۆکیان لە بۆری ئەو دروستە کرد. لەگەڵ ئەوەی کە ئەو نارنجۆکانە لە چاو ئەوانی دوژمن زۆر زیانبار نەبوون، بەڵام لەو بارودۆخەدا ئەوەی کە مرۆڤ بتوانێت خۆی نارنجۆک دروست بکە بۆ خۆی شتێکی گەورە بوو. پێشمەرگەکان خۆیان ئەو تفەنگانی کە خراپ دەبوون چاکیان دەکردنەوە و هەروەها ئەو بۆمبانی کە دوژمن بۆ ئەوانی فڕێدان و نەدەتەقینەوە ئەوان باروتەکەیان خاڵی دەکردن و بۆ ئەو لە ئەوانەی کە بۆ دروستکردنی نارنجۆک بەکاریان هێنا بوو. باروتەکەیان کەڵک لێ وەردەگرت. بۆ من بوو بۆ پرسیار ئایا ئەو نارنجۆکانە لەناو ئاودا ئەتەقن یا لە بنباراندا، بەڵام وا دەرکەوت کە باش بن و بتەقن.
کار دزگاه رگاندن یا شورش بلند هاتن نرخاندن و به تایبت کار رادیو شورشه. رادیو بکارکی یک جار گرینگ رادیو. Det var en dag de skulle bygga om radio för det gamla. سەرکردایەتی شۆڕشەکە دەیویست دام و دەستگا و کەرەستەکانی ڕادیۆ بگۆڕێت و نوێی بکاتەوە. ئەو کاتە من لە کۆمپانیایەکی سویدی بە ناوی ستاندارد ڕادیۆ وەکو تەرجمان کارمە کرد. ئەوان کەلوپەلی ڕادیۆ و کۆمینیکاسیۆنی عسکەریان دەفرۆشت بە جەزائیر بۆ فڕۆکەخانە شەڕکەرەکان. ئەوان جەزائیرەکانیان دێنایە سوید بۆ فێرکردنی ئەو ئەمرازانە. منیش متەرجمی ئەوان بووم. بەشێک لەو کارە لە سوید و بەشێکیش لە جەزائیر بوو. بەڵام لە هەردوو جێگا من هەر لەگەڵیان بووم. تێکەڵاوی و هاوڕێتی من لەگەڵ ئەندازیارە سویدەکان باش بوو. هەروەها براو هاوڕێیانی من لە زانکۆی مەلەکی تەکنیکی ستۆکۆڵم کاریان دەکرد. ئەوان ئانتێنی تایبەتی ڕادیۆیان بۆ من چاک کرد. منیش هەموو ئامڕازەکان و پێویستیەکانی ڕادیۆم بۆ شۆڕش لە لای ستاندارد ڕادیۆ کڕی. د دیروکا تفگرا ریزگاری خوازا گل کردستان ده گلک جاران کسین دلسوز پیدا بونه و خدمتین به همپاج دوزا کرد را کرنه. بری 45 سالان نیکولا مایستروویچ دیویا کردان جنیزیک و بناسه و جیان و شورشا کردان به جیهان دریا کامره خور بدناسین. لیپشتی سردان یکم که به کردان را رابو رونشت، به کردان را دلخوش و غمگین بو، به پشمرگیان را توشی ایریشن دجمن و جارن نیزیکی مرنه بو، نیکولا مایستروویچ خو هست کرد که او ایدی بشکه جتفگره. وش برویجی مایستروویچ گلک جارن دن سردانا کردستانه کرد. هم جبو کار رگهاندنه و هم جبو پشتگیریا شورشه بگلک جورین دن. دخباتا خواه یا دریج دناو کردان ده ارشیوا سرپیهاتین کردستان دولمنتر کرد. نیکولا مایستروویچ دیروکه که زندیه.